سۆران پاڵانی لە ڤانکۆڤەرەوە گفتوگۆ ئەکەین کە میوانی کوردستان 24 سپاس بۆ ئامادەبوونت. پێش هەموو شتێ بابزانین ترامپ ئەڵێ لەگەڵ ئێران گەڕی دووەمی دانوستانەکەین، ئێرانیش ئامادە نییە، متمانیان بە ئەمریکا نییە یان نایانەوێ بەو داواکاریانی کە ئەمریکا هەیە دانوستان بکە. ئەگەر چۆن ئەڵێ دەریچەیەک هەبوو یاخود ئەگەرێک هەبوو بۆ ئەم دانوستانە، بەڵام ئێستا بەهۆی دەست بە سەراگرتنی ئەم کەشتیەی کە ئەمریکا دەستی بە سەراگرتووە کە کەشتیەکی ئێرانە، پێت وایە کە دۆخی دانوستانەکان بەرەو چ عقارێکە ڕوات؟ پێم وایە ئێرانەکان تا ئێستا ئاماژە بۆەکەن کە بەشداری ناکەن، بەڵام پێم وایە گەڕێکی دیکە بۆ ئێران بەشداریەکە. ڕۆژی سێشەممە وەفتی ئەوانش دەگاوە گەڕێکی تری دارستانەکان لە نێوان هەردوو لە بەڕێواچێ، بەڵام من پێم وانە لەم گەڕی دانوستانە لەبەرەوە جیاوازەکان زۆرن و لە ئەو ڕووداوانش کە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕوویدا بەتایبەت لە دوای داخستنەوەی گوری هورموز، بەتایبەت لەو 12 ڕۆژەی ڕێکەوتنا تا ئێستا ئێران پابەند نەبوو بەکردنەوەی گەڕووی هورموزەوە لە ڕاستە. لە کاتێکشا کە ئەوان ئامادەبوون بیکەنەوە گەمارۆ درراوە، ئەم کارتە لە ژێر دەستی ئێرانەکان ئەمریکایەکان توانیان بە گەمارۆدانی گەڕووی هورموز ئەو کارتە لاوازکەن لە دەستی ئێرانەکان. بۆیە پێم وایە ئێرانەکان بەشداریەکەن، بەڵام ئەوەی کە ڕێکەوتێکی کۆنکرێتی لە نێوان هەردوولا بە ئاسانی نابینین، چونکە ئێستا شڵەژانێکی گەورە لە نێوان لایەنەکانی ئێرانە هەیە و دابەشبوونێکی تەواو لە نێوان لایەنی سوپا و لایەنی حکوومەتە هەیە و بەتایبەت لە دوای ئەو ڕووداوانەی ئەخیر بەرپرسە میانە ڕەوەکان یا ئەوانەی کە بە باڵی وتوێژ یا بە پشتیوانی لە وتوێژەکەن فشارێکی زۆریان لایەن سوپای پاسدارانەوە لەسرە و سەرکرد ڕادیکاڵەکان زیاتر لەسەر ئەوەن کە پەیوەندیەکان بەرەو گرژی بچێەوە دانوستانەکان دانەنیشن. بەڵام پێم وایە سەرڕای هەموو گرژیەک و هەموو کێشەیەکرد نێوخۆی ئێران هەیە، گڕێکی تری دانوستانەکان بەڕێواچێ و پێم وایە لەم بەس کاک سۆران پێشەوەی بچینە سەر ئەو با بڵێین دووبەرێکی کە لە ناو ئێرانە هەیە. جارە با بزانین ئێران ئەڵێ من ئاگربەستە شکێنم بەهۆی ئەوەی کە ئەمریکا هێرشی کردوتە سەر کەشتێکی من. دەمەوێت لەبارەی ئەوە گفتوگۆ بکەین، ئایا تا چەند ئەمە کاریگەریە بێ لەسەرم دانوستانی کە هەمووان چاوەڕێی ئەوەن کە بزانن ئایا ئێران دەچێتە پاکستان یاخود نە؟ ئەمە چەندێک کاریگەریە خاتە سەری؟ پێم وایە ئەوە زیاتر بۆ مەشغوڵکردنی ڕایگەشتیەوە جۆرێک لە بۆ هینی ڕایگەشتی ئێرانەکان کارتی گرنگیان بەدەستەوە نەماوە لە ڕاستیەوە ناتوان ئاگربەستیش بشکێنن. ئەوان لەو ئاگربەستە هەناسەیەکیان هاتۆتە بەروە ئێستا دەتوانن هیچ نەبێت سەرکردەکانیان نەگوبین و بتوانن پەیوەندیەکانی خۆیان ڕێخەنەوە. بۆیە ئێرانەکان دەچنە دانوستانەوە و بە بڕای من ناگەن بە ڕێکەوتنێکی کۆنکرێتی، ئەوەیە بێ کە مودەی ماوەی ئاگربەست جارێکی تر لەلایەن هەرتوو لاوە درێژەکرێتەوە بۆ ئەوەی بگەن بە ڕێکەوتنێکی گشتگیرتر و ئەو جیاوازیان لە نێوان هەرتوو لایەنە هەیە کەمتر کرێتەوە. ئێرانەکان پێویستیان بەم ڕێکەوتنە هەیەەوە لە هەمان کاتیشایانەوێ بە درێژکردنەوەی ئاگربەست بەرەی لوبنان و ئەو ڕێکەوتن و ئەو با بڵێن ڕێکەوتنەش کە لەوێ هەیە ئەیانێ بزان بەرەوکوێچێ. بۆیە ئەو بارودۆخی کە خۆیانی تێ و ئەمریکایەکانیش هەستەکەم تێگەیشتیان بۆ بارودۆخی نێوخۆی ئێران هەیە ئێستا کە بەتایبەت ترامی ڕۆی شارەی بەوە کرد کە هەرتوو باڵەکە لە ململانەیەکی تونان و بەتایبەت بەڕاستی وەزیری دەرەوەی ئێران لە ژێر فشارێکی گەورایە لەلایەن ناوخۆی ئێرانەوە، پزیشکیانیش هەر بەقەشەکاتبابینە سەر ئەو ناکۆکیە کە لە ناو ئێران هەیە. ئەمە تا چەند کاریگەریە خاتە سەر دانوستانەکان لە کاتێکدا لەلایەن چەند بەرپرسێکی ئێرانی و ئاماژە بەوە درابوو کە باسی لەم دانوستانی پێشتر کرد لە 11 و 12 مانگا کە تێپەڕی توی ئەوەندە لە ناو دانوستانەکان خەریکی ڕازیکردنی ناوخۆ بووین، ئەوەندە لە ناو دانوستانەکانە خەریکی گفتوگۆکردن نەبووین لەگەڵ لایەنی ئەمریکی. ئەمە تا چەند کاریگەری و تا چەندیش ئەمە ڕاستە؟ بەدڵنیاییەوە ڕاستە، لەبەرەوە بە شێوەیەکی گشتی سەرکردە کۆنەکانی سوپا کە ڕۆیشتون کۆمەڵی سەرکردەی تر هاتوون کە گەنجن، تازن و ڕادیکاڵن و ئەوانن کە خۆیان بە وەفادار بە خەتی ڕابەرەزانن و ئەیانەوێت جێپێی خۆیان و دەسڵاتی خۆیان بسەپێنن. بۆیش دەبینین لێدوانی عێراقچی کاتێکە ڕایە گەینەکە گەڕووی هورموز کراوەتەوە قاڵیباف شتێکی ترەڵێ، لە دوای ئەوە نوێنەری سوپای پازاران دێ شتێکی ترەڵێەوە ئێڵێمە هەروزمان داخسۆ لە کاتێکە وەزیری دەرەوە قسەکەی هیچ هێزێکی نەبووە نەیتوانی 24 ساعت بڕ بکە. ئێستا خەتێک
ئەی خەتی سوپا کە سەرکردە گەنجەکان و وحیدی سەرپەرشتیانە کە بەتابەت کە ئێمڕۆ ڕاگەێنرا کە سەرۆکی سوپای پازاران تەنیا کەسێکە کە ئەتوانێت ڕابەری ئێستا مشتەبا ببینێ و بتوانێت پەیامەکان بگوازێتەوە جا و پەیامانشکەی گوازێتەوە ئاوەکو خۆی دەیگوازێتەوە بۆ خۆی جێی پرسیارە ینی دەسڵاتی یەکەم ئێستا لە ئێرانە لە دەستی سوپایە و قالیبافیش بەشێکە لەوەی کە قاچێکی لای سوپایە قاچێکی لای ئیسلاح خوازەکانە بە ئەوانەی کە لە کابینن و بەڕاستی عێراقچی و پزیشکیان هەر بەقەت من و تۆ گویان لێ بەتابەت پزیشکیان هیچ دەسڵاتێکی نیە ئەوڕۆ سەرۆکی پاکستان تەلەفۆنی بۆ کردووە لە چەند ڕۆژی ڕابردووە سەرۆکی رووسیا و وڵاتانی ترکە پەیوەندی پێوەکەن لە ڕاستە پزیشکیان ئەسڵن لە بارودۆخی ناوخۆی ئێرانی زۆر ئاگادار نیە کاتە ئەبێ ئەمریکا لە دانوستانەکان ڕووی دەمی بکاتە کێ ڕووی دەمی بکاتە کوێ من پێم وایە ئەمریکا دەزانێت بەشێک لەو خاڵانەی کە ئێرانەکان امتیازە ئەیدن دەمێنێتەوە وەری دەگرێت ئەمریکا و ئەو خاڵانشکە لە جێی باسە ئەمریکا هودنەیە تریا با بڵێن ماوەی ئاگربەست درێژە کاتەوە و هەوڵەدا بە گەمارۆدانی ئێران و بە فشارهێنانی زیاتر لە ئێرانیا ئەگەر لە حاڵەتێکشا پێویستی کرد لێدان لە ئێران وەگەمڕۆ چۆن لە کەشتێکی ئێرانەکانیدا بە تایبەت کە بە ئاسمانی ئێران بە تەواوی لە دەست درراوە حتا هێزی دەریایەکەیشی لە دەستداوە ئێران و ئەمریکا و ئیسرائیل لە هەر کاتێکە بیانەوە ئەتوانن هەر ئامانجی لە ئێران بیانەوە بیپێکن بۆیە من پێم وایە ئەمریکایەکان بە سەبریزە ئەو هەڕەشانەی کە ترام دەیکا کە دنیا تێکەدەم و بەردەوام فشار بۆ ئێرانەکان دێنێ ئەگەر سیرکەین لە ڕۆژی جمعە لە دوای داخستنی بازارەکانەوە ترامپ هێرشی دەست پێکروتی ئێران پابندی هەموو شتێک بۆ هەموو شتێک لە قازان جێمەیە قالیباف هات ڕەتیدایەوە سوپای پازاران ڕەتیاندایەوە جمعە و شەممە زۆر گرژی هەبوو بەڵام ئەوڕۆ گرژەکان هاتوونەتە خوار ترامپ جۆرێکی تر قساکە پێ وایە ئەم لێدوانانەی ترامپ بۆ هادکردنەوەی بازار و بۆ ئارامکردنەوەی بازار ئەگینا خۆی لە ئەساسا شتێکی وا لە ئارانیە کە ئێران ڕازی بە بەمەرجەکانی ئەمریکا لە کاتێکدا کە ئەو مەرجانی کە ئەمریکا بۆ ئێرانی داناوە کۆمەڵێ مەرجی زۆر قورسن کە ئێران بۆی جێبەجێ نابێت تەنانەت دەگەر ڕازیش بێ پێی خۆش نییە ترامپ ئاوا بتوانێت بانگەشەی پێ بکە بەتایبەت ئێمە ئێستا لە سەردەمێکان کە ترامپ بەرەو هەڵبژاردنەکانە چێ لە ئەمریکا و بەردەوام کەمپینی هەیە و ئەوێ ئەم دەستکەوتە گەورە کاتەوە ترامپ کەسێکە کە بەردەوام ئەوێ بڵێ من مەسەن چەند ڕۆژێک لەمە بەروتی من کۆتاییم بەدەست شەڕهێناوە لە دوای لوبنان کۆتاییم بە شەڕی ئێرانی لە کاتێکە خۆی شەڕی ئێرانی دەست پێ کردو کەسێکە خۆی شەڕ دەست پێ بکات چۆن دەتوانێت کۆتایی بە شەڕ بێنێ بۆیە بەشێکی زۆر لەم قسانەی کە ترامپ بەیکایە فشار بۆ ئێرانەکان بێنێ و بیەوێ زۆرترین دەستکەوتی هەبێ بۆی ئێرانەکانش پێیان خۆش نییە گەر امتیازێکی ژەیدەن ترامپ بیکاتە هەرا لێیان و ڕای گشتی لە ناو خۆی ئێرانە بەرامبەریان بەکار بێنێتەوە باش کاکسۆران بینە سەر مەرجەکانی هەردوو لا بۆ یەکتری ئایا ئەوەندە مەرجەکان قورسن کە بە هیچ لایەک جێبەجێ ناکرێت بە دڵنیا و مەرجەکان قورسە ئێران ئەمریکا داوای تەسلیمبوونی بێ مەرج لە ئێرانەکە ینی ئەوێ ئەو چەندین ساڵە ئێران بەشێکی زۆری توانە ئابوووریەکەی هەموو ئەو سزانەی کە لە 20 ساڵی ڕابردووە تەحملی کردووە بەشێکی زۆری ئەو مەترسیانەی کە قبولی کردووە ئەو دابڕانەی لە دنیا بۆ ئەوە بووە کە بگا بە ئۆتۆم و بێوێ کە هێزی خۆی و نفوزی خۆی و هەژمونی خۆی لە ناوچەکە و لە جیهانە بپارێزێ و بتوانێت بەردەوام هێزێک بێک ئەوانی تر لێ بترسن ئێستا ئەمە بەشێکە پەیوەندی بە سیادەی بە سەروەری ئێرانەوە هەیە و لە دەستدانی ئەم سەروەرێ بۆ ئێران تووشی قەیرانی گەورەی ناوخۆیی کاتەوە و باڵەکان جارێکی تر لە نێوخوا تووشی کێشمەکێشە بنەوە تەنانەت تووشی ئەوەش ئەبنەوە کە ئایا ئەم 20 ساڵی ڕابردوو ئێران ئەم هەموو کارەساتەی بەسەر خەڵکی کەیخوای هێناوە لە پێناوی ئامانجەکە بۆ ئامانجە نەگەیشتووە و ئەمە سەرکەوتنی گەورەیە بەڕاستی بۆ ترامپ و لە دوای کوشتنی گەورەترین سەرکردەکانی و ڕابر و ئێستاش شتێک کە 30 ساڵی ڕێکە ئەوان لەسەری بەردەوامن تەسلیمی لایەنی ئەمریکی بکە ئەمە ئەبێتە هۆی داڕوخانی ئەو هەژمون و هەیمەنەکە ئێران چ لە نێو خۆیان کە لە چ ناوچەکە باشە کاکسۆران بەمانەی کە جەنابەت ئاماژە پێیەکەی واتە هیچ ئاسۆیەک نییە نەبوو کۆتایی هاتنی جەنگەکە و نەبوو دەستپێکردنی دانوستان و ڕێکەوتن لەسەر دانوستانەکە چونکە ئەمریکا جەنابەت باسێکی زیاتر دۆخەکە بەرەو ئاڵۆزی ئەبات و یاخود ئەگەر بەرەو ئاڵۆزیش نەبات درێژەی پێ ئەیات ئێرانەکان هیچ ڕێگایەکی دیکەیان نییە دەبێت بۆ مەرجە ڕازی بن دەبێت بڕی پیتاندنی یۆرانیۆمی پیتێنراو بدەن بە ئەمریکا ئەوەی کە لە دوای چەند ساڵ ڕێکەوتنیە بکرێت من پێم وایە ئەمریکاکان داوای ئەمڕۆ داواکاریەکان هێناوەتە 15 ساڵ بە پێی ئەو سەرچاوانەی میدیاکانی ئەمریکا کە بڵاوەکەن و ڕەنگە لەسەر 15 ساڵ ڕێبکەون بەڵام ئەو بڕا
چۆن ئێرانەکان ئەمریکایەکان داواکەن کە لەوێ بێ مەسەرەن سین و رووسیا داوایان کرد 2015 ئێران بەشی لەوەی باشە کەواتە لەسەر پێشنیازەکەی رووسیا با قسە بکەین پێ دوایە ئێران ڕازی بێت بەوەی کە یۆرانیۆمەکەی بداتە رووسیا و لە رووسیا بۆی هەڵبگیرێت ئەمە ئەو پێشنیازێکە لەسەر مێزی دانوستانە یاخود پێشنیازێکە نەک لەسەر مێزی دانوستان با بڵین اقتراح کراوە ئەم پێشنیازە پێت وایە تا چەند ئێران بەمە ڕازی ئەبێت ئەمریکاش پێی ڕازیە بێت بەم شێوەیە بێ ئەگەر بچێتە رووسیاش ئەمریکایەکان پێی ڕازی نابن نە ڕازیە بن بدرێ بە سین نە ڕازیە بن بدرێ بە رووسیا چونکە کاتی خۆی لە 2015 بڕێ لەو بەشەی کە ئێران پیتان دەبووی درا بە رووسیا ینی لە ڕێکەوتنی 2015 بەڵام ئەم جارە من بە بڕای من زیاتر پاکستان بە هینە بینم پاکستان بەجێ باوەڕی زیاتر بۆ ئەمریکایەکان ئەبینم کە ئەو بڕا کە پیتێنراوە ئەگەر نەدرێ بە ئەمریکاش بدرێ بە پاکستان کە پاکستان خۆی خاوەنی چەکی ئۆتۆمیشە دەتوانێت پارێزگاری لێ بکە و دەتوانێت لای خۆی هەڵیگرێ و وڵاتێکە جێ متمانەی ئەمریکایە و هاوپەیمانی ئەمریکای لە ناوچەکەەوە خاوەنی چەکی ئۆتۆمیشە بۆ خۆی من پێم وایە پاکستان بە نزیکترین وڵاتە بینم بە ئەوەی کە ئەو بڕا کە پیتێنراوە ئەمریکایەکان ڕازی بن بە سین و رووسیا پێم وانە چونکەوە هاوپەیمانی ئێرانن و لە هەر بارودۆخێکە دەتوانن معادلەکە بە قازان جێران جارێکتر هەڵگەڕێنەوە بۆی ئەمریکایەکان باوەڕیان بەوە نییە بە تایبەت ئەو ڕێککەوتنی کە لە ساڵی 2015 کرا ئێرانەکان بڕێکیان بۆ داگیرکرێسە گەیاندێنێتە 60% بۆیە نەترام نە کۆمەلگای نێودەوڵەتی باوەڕی بە ئێران نییە لەو بوارەکە کە جارێکی تر ئەو هەڵی 2015 دووبارە بکەنەوە بۆیە پاکستان وڵاتێکی جێ متمانەوە هاوپەیمانێکی استراتیژی ئەمریکایە و بە تایبەت جێی دڵخۆشیە ینی ئێستا لە هەموو کەس زیاتر ئەمریکا بە تایبەت خودی ترام باوەڕی بە نێوەندگیری و سەرکردەکانی پاکستان هەیە و بەردەوام تاریفیشیانەکەەوە بەردەوام دڵخۆشە بۆش کە سەرکردنی پاکستان بەڕاستی بە ترامیان بەجێ متمانەی خۆیاندانەوە بۆیە لە کۆتاییش ڕێککەوتنی بکرێت لەسەر پاکستانەکرێت تا ئەوەی کە بە چین و رووسیا لە بەرچاو بگیرێت. بەڵێ ئێمە سپاس دەکەین بەڕێز سۆران پاڵانی ئەکادمی و هەروەها چالاکوانی سیاسی لە ڤانکۆڤەرەوە میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ ئامادەبوونێت.